ڕێیان باشن طبعاان خەڵکەی زۆر دونیانامەی بۆ نردیمە لەسەرەوەی کە دیزنی پلس لە عراق بەردەست بۆ بەس کێشەی هەیە ئیش ناکاتن بۆ نمونە ئەگەر ئێستا پێتان لەم کێشەکە لە ئێستاەوە ئەپلیکیشنی دیزنی پلسە کە دیکی لە نووسێ سرویس نۆت ئەڤیلبل زۆر بەشمان ئەکاونتەکانی گوگل پلی و ئەپل تیڤمان ئەمریکا کە دەچی سێژدەکەی لەوێن دەر ئاپەکەیدا دەبزین دیزنی پلسدا دەبزی بالفعلیز مشکلینە دیزنی پلسەکە بەس ئەمریکا بەس ئەگەر ستۆرەکەی بگۆڕی بیکێ عراق ئەوەکتی دیزنی پلسەشی دەداتێ ئەویش هەر ڕسمیە کە دیکەوە دەبینی هەمووی ئیش دەکە ئەو وەک ئەوەی دیزنی پیکسار مارڤل ستارۆل نەشنال جیۆگرافی ئەوانە هەمووی لە ئەمریکای هەیە لە کۆنتنتی ئەمریکای هەیە چکەم ئێستا دیزنی پلسی ئەمریکاش بە VPN ئەویشتان پێشاندەم بەس یەک شتیدی هەیە زیادە لەسەری ئەو ستارەیە ئەو ستارە لە ئەمریکای نییە ئەگە تەماشای ستار بکەی کۆنتنتێکی زۆری تێدایە کە لە دیزنی پلسی ئەمریکای نییە بۆیە پێتان دەم دیزنی پلسی عراق زۆر باشترە لە ئەمریکای لە ڕووی کۆنتنت ئێستا ئەگە تاشکەی گرێز ئەنەتۆمی The Kardashians ئەوانە هیچی لە ئەوەی نییە بۆ نمونە لۆستی تێدایە 24 تێدا ئەو مسلسلانی کە لە شەرق ئەوسە زۆر ڕەوازەی زۆری هەبوو مەزموع فلیمە چکۆنی تێدایە بۆ ئیندیپندنس دەی و دای هاردەکانی بروس وەلس زائیدەن هەموو دۆن ئەن ڕێز ئۆف پلانێتس ئۆف ئەیپس کینگزمان هەمووی تێدا ینی مەزموع شتێکی زۆر کۆنتین تێدا زائیدەن بە سەرتایتلی عەرەبی بەس تۆزێک لە یوزەر ئینتەرفەیس فەرقی هەیە بەس فەرقێکی وای نییە و ئێستا بۆ نمونە ئەو مسلسل MS مارڤل کە لە دیزنی پلس بەردەستە کە ناوی کاملە خانە یەکێکە لە سوپەرهیرۆیەکان ئیسلامی یەکەمی سوپەرهیرۆ لە ژیانی کۆمیک بووکی کە ئیسلامبی دوێ لەوەی دەترسام چکە لە نێتفلیکسی ئەگەر ئەوە ئەفو لە دیزنی پلسی ئەوەی ئەگەر تەماشە بکە ئەمریکا ئێستا لەوێ بانەرێکی تێدایە بۆ ڕێکلام شتیوە لە عراق نییە گوتم لەوانەیە یەکسەر بەردەست نەبیشتە تازەکان کە لە ئەوەی بەردەستە لە ئەمریکا ئێستا ئەو بانەرەیە مەبەستم ئەو بانەرەیە کە تەماشە بکەی ئەو هەموو شتە تازەکانە ئێستا کێشەی دیشم هەیە دەویستە ئەکیت کەمەوە بەس ئەوە تا 22 مانگ بە دیار ناکەوی ئەویش ئەوەیە فیلمی دکتۆر سترنج in the ئەوەی مالتیڤرس مادنس ئەو 22 شەر دێتە دیزنی پلس ئەمریکا نفسی کاریش دێتە دیزنی پلسی عراقیان ئێستا بۆ نمونە لەو لاش یەک حەڵقە بەردەست بوو لێرەش یەک حەڵقە بەردەستە ئەوەی MS مارڤل طبعا لێرە لە ڕووی کواڵتی ئۆشتانە تقریبا وەکو یەکە شتێک 4K لە دیزنی پلسی ئەمریکای لێرەش هەر لە عراقیش هەر ئەوەیە 4K بۆ نمونە ئێستا ئەگەر بینەوە سەر ئەوەی بینەوە سەر عراق تەماشای عراقەکەی تۆزێک ئەوەکەی فەرقیەیە یوزەر ئینتەرفەیسەکەی بەس هیچ مشکلە چی نییە ئەوە دیزنی پلس هەر هەمووی تێدایە ئەو کۆنتنتانەی کە لە دیزنی هەیە ئەمریکای زایدن ئەو ستارزە زیادە ئەو ستارزەشتی زۆر زیاتری تێدایە لە ئەمریکای وەکو ئەوە نییە وەکو ئەوەی نییە ئەمریکا بەس بۆ من ئێستا بینەوە سەری ئەمریکای تەماشە بکەین ئەوە VPN ئەفو ئەوە وەچتم کردو بەغەڵەت ئەوە دیزنی پلسی ئەمریکایە بە VPN ئیش دەکاتن ئەگەر تەماشە بکەی لەسەری دیزنی پلس ستار وۆرز و پیکسار و ناشنال جیۆگرافی ستارزی تدانی ئەوی کۆنتنتە زیادانەی تدا بۆیە دیزنی پلسی ئەمریکا بە هەموو شێوەیەک لە شێوەکان کەمتر کۆنتنتیدا لە چاو دیزنی پلسی عراق ئێستا دیزنی پلسی عراق دەتانم بڵێم منافسەکی سەرسەختی نەتفلیکس دەکات لە ڕووی کۆنتنتی ئۆریجینال لە ڕووی کۆنتنتی دەرەچیش کە خەڵکەکی زۆر یادگاری هەیە لەگەڵ یان حەزی لێ یان ئەو کۆنتنتە کۆنانە هیوادارم ئەو ڤیدیۆ سوودیە بی ئیشاڵڵا ئەگەر هەر پرسیار و تەفسیرێکی دیتان هەبوو لەسەر دیزنی پلس و شێوازی ئەکتیڤکردن و ئەو شتانە بۆتان دەنووسم بەس یەک شتێ لەسەر دیزنی پلس وەکو ئەوەی نییە دیزنی پلس لە عراق بە ڕقم تەلەفۆن داخل دەکری داخل دەبی ینی ساین ئینەکەی کۆدەکرد بۆ دێ داخل دەکەی وەکو ئەمریکای نییە بۆ ئەوەی بە ئیمێل داخلبی ئەوە تەسەور دەکەم لەبەر ئەوەیە سعی هەرزانە لێرە بۆ ئەوەی شێری پرۆفایلی تۆزێک ریستریکتر بی ینی خەڵک ناتوانانی ئەوەندا ئەو بکات چکە لە ئەوەل و ئەخیر ڕقم شتێکی پرایڤەسیە وەکو ئیمێل نییە تو ئیمێل و پاسوەردەکەی بۆ یەکێک بنێریتەوە و کابرا ئیشی بە تو نەمینێ ئەوە هەر ئیشی بە تۆ دەبێت ئەگەر ئەکاونتەکەشی بدێری بەرقم تەلەفۆنی تو داخل کا کۆدێکی بۆ دێ ئینجا بۆ حالەتە دەتوانین ساینی بکە لۆگاوت بکاتەوە جارێکی لۆگی بکارە دووبار تەلەفۆن بۆ تو بکاتەوە ئەوە تا حدێک لە حدەکان شێری پرۆفایلی ڕستریک دەکە بەس ئەتا ئێستا پێتان بڵێم ئەتا ئێستا شتەکە مەزبوطە هیچ کێشەی نییە و ئیشیش دەکاتن ئەگەر حەستان لێکەنەوە لەسەر ئەوەی لەسەر عراق بە شتێکی بخەمە سەرێ
بۆ نمونە یەک لە ئەوەکان کۆنتنتەکان بخەمە سەری ئەوە عێراقە ئی ئۆرجیناڵەکانی پیکسار ئێستا هەر ئەمێس مارڤل دەخەمە سەری یان مون نایت طبعاً ئەوە مون نایتم خستە سەری یەکەمین حەڵقە ئەگەر تەماشا بکەیت کواڵەتی هەیە لێرە تەماشای کواڵتیکەن بە 4K 2600p ینی 4K ئەلترا HD ئیش دەکە و زایدەن کە ئیشیش کرد یەکسەر هات گوتی ئەوەیە دەتوانێت بە ئەوەی ئیشی پێ بکەیت دۆڵبی ڤیژن و دۆڵبی ئاتمۆس هیوادارم ڤیدیۆیەکە سوودی ئەوی زۆر سپاس